وەزیری بەرگری تورکیا لە دەمەبەیانی ڕۆژی دووشەممە ڕایگەیان کە تورکیا دەست بە هێرشێکی نوێی زەمینی و ئاسمانی بۆ سەرچەکدارانی کورد لە باکووری عێراق کردووە. هەڵۆسیاکار وتیشی فڕۆکە و تۆپخانەکانی تورکیا هێرشیان کردە سەر بنکەکانی پارتی کرێکارانی کوردستان و هێزەکانی کۆماندۆ بە پاڵپشتی هێلیکۆپتەر و فڕۆکەی بیفڕۆکەوان لە ڕێگای زەمینەوە پەڕێونەتەوە بۆ ناوچەکە. شیانی ئاماژە پێکردنە هێرشەکە هەر پاش کۆبنەوەی مەسرور بارزانی لە ڕۆژانی ڕابردوودا لەگەڵ ڕەجەب تەیب ئەردوغان دێت و هەر لەو پەیوەندیەدا سەبارەت بەو هێرشانەی کە بە بەهانەی بۆنی پەکەکە لە ناوچەکەدا ئەنجام دەدرێت و بۆ زانینی زانیاری زۆرتر لەو بارەیەوە پەیامنێرمان سەلام باڵایی ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. سەلام دەم باش، دەتوانن وێنەیەک بە بێنەرانمان بدەن ئەو هێرشانە بە چ شێوەیەکە و لە چ ناوچەیەک بە زووری لە ئارادایەوە خۆت ئەنجام دەدرێت؟ بله گەلێک سپاس نوکە ئەمێ بناراوی چیایی ئانکو چیایە لینکی و چیایە کۆڕەژاری و کەویتە سیلسیلا چیایە مەتینە و شەڕ و بەهەفچوونên هەرە مەزن یعنی شەڤا هەڤدە سەر هەژدێ لڤی چیایە پشتمە هاتبوونە ئەنجامدان دناوبەرە گەریلای پارتیا کارگەرێک کوردستان و دیسان دناوبەرە لەشکری تورکی. لەشکری تورکی بە هەمی جۆر بە ئاسمانی بە پەژایی هێرشێکا بەرفرە divê operasyonê de encam da. Ji bo wê yekê bi taybet li Zabê, li Avaşîn û li Korejarî. Korejarî çiyayekê here bilind e, evêl pişme ez bawerim yê diyar ketin ya here bilind e û cihekê stratîjî ye. Kevîte hindav komalgeha Şêladizê û komalgeha Sîriye û dîsan dêre nûkê. Ev operasyona dest pê kirî bi rastiyê bûye cihê مەترسیەکە مەزن دەف خەلکی نەهاجی ئەم دناف خەلکی دابووین ناف خەلکێ وان کۆمەلگەها دابووین ئەوان گوتی چ ژیان لێ دەرێ نەمایە ji ber berdewam operasyon بارانkirin lê deverê têdekirin. ئیمەزانی حکوومەتی عێراق وەزارەتی دەرەوە شەرمەزاری ئەو هێرشەی کردووە، بەڵام هەڵویستی حکوومەتی هەرێم چییە و هەروە خەڵکی ناوچەکە؟ بەێ خەلکێ ناوچێ ئانکو خەلکێ وان دەڤەرە هەمیە ئەواژی گازن دێتوان هەبوون و بێ هەڵوێستیە حەتانوکە یا حکوومەتە هەرێما کوردستانê و بێدەنگیەوان سەرڤەیەکێک و بەردەوام بردومانە vê deverê têtekirin û operasyon têne encamdan xelkê sivîl tête kuştin û dîsan ew bêbeher bûne ji hemî gundên xwe ji rez û bîstanên xwe ji xwedankirina mar û malatê xwe bes heta niha çi dengê wiha nekiriye. بلکو چندین لایەنên عێراقی jî لایەنên عێراقی jî nûke nerazî bûna xwe beramber vê operasyonê diyar kiriye wekî Muqteda Sedrî û gelekên dî lê heta nûke hikûmeta herêmê bê helwêst û bêdeng ser vê operasyonê û wan birdûmana kiriye. سەلام باڵایی پەیامبێری دەنگی ئەمریکا کە لە ناوچەکەوە لەگەڵماندا بوون زۆر سپاس.